بەڵێ ڕەنج بەردەوامە بین لە گفتوگۆکانمان بۆ تەوەری دووەم بابەتەکەمان بابەتێکی هوەریە دیارە تەوەری دووەممان تایبەت کردو بە بابەتێکی هوەری لەگەڵ ئاکام ئەنوەر ئەندامی دیسکی ژووری کورساتنویس لە بەشی هوەری ئەمڕۆ لەگەڵمان دەبێت تا بزانین گرنگترین هەواڵ هوەریەکانی ئەمڕۆ چیە و هاوکات هەشتمین فستیڤاڵی دوهۆک بەردەوامی هەیە تایبەت بەمەش لە ستۆدیۆکانمان لە دهۆکەوە میوانداری حەسەن عارف دەکەیت کە بەڕێزان بەرپرسی بەشی ڕاگەاندنی فیلمی فستیڤاڵی دهۆکن لەگەڵمان دەبن تا بزانین فستیڤاڵەکە بەرەو کوێ گەیشتووە. ئێستش سەرەتای گفتوگۆکانمان دەچینە لای ئاکام ئەنوەر. بەیانیت باش. ئاکام ڕۆژانە کۆمەڵێک لەگەڵ هاوکارانمان لە بەشی دیسکی هوەری کۆمەڵێک بابەتی هوەری دەخاتە ڕوو لە گەشتێکی هەواڵی هوەریە. با ئەمڕۆ لەگەڵ ئاکامان لێرە لە بەیانی کورساتنویس گفتوگۆ بکەین بۆی کە بزانین دیارترین ئەو هەواڵە هوەریانە یاخود ئەو چالاکیە هوەریانە چیە لەسەر ئاستی هەم هەرێم هەم جیهانیش بە ئێستا ڕووەدا. ئاکام دووبارە سڵاو لە ئێوە بنێرانی ئازیزی کورسانیوس هەڵبەت وەک خۆت ئاماژەت پێدا دیسکی هوەری کورسانیوس ڕۆژانە ڕووماڵ و بە دوواداچوون بۆ هەواڵە هوەریەکان لەسەر جەمبوارەکان شێوەکار میوزیک شانۆ سینەما چکە لە هەواڵ ئەدەبیەکانی ژەکات بۆ ئەمڕۆژ چەندین راپۆرتمان ئامادە کردووە کە لە گەشتی هەواڵەکانی سەعات دووە زانیاری زیاتریانە خەینە ڕوو. یەکێک لەو هەواڵانە لیندسی لۆهان خانماکتەری سینەمای هۆلیوود پاش ئەوەی بۆ ماوەی 10 ساڵ دوورکەوتەوە لە سینەما لە نواندن بڕیارە بەشداری لە فیلمێکی نوێ بکە. هەڵبەت پێشتر ژیانیشی ئاڵۆزی هەبوو ئەم خانمە ئاکتەرە بۆی ئالوودەبوونی بە مادە هۆشبەرەکان و خواردنەوە کحولیەکان و زیندانیکردن و بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاو کراوەتەوە و ئاماژەی بۆ کە دڵخۆشم بەوەی جارێککە ئەگەڕێمەوە بۆ نواندن. جگەلەوە ئەدێڵ خانمە گۆرانی بێژی بەڕیتانی چاوپێکەوتنیی لەگەڵ ئۆپێرا وینفری کردووە لە کەناڵی CBS ئەمریکی بەڵام ئەوەی جێی ئاماژەیە ئەوەی جێی سەرنجە لە بەرامبەر ئەو بەشداریکردنە پارەیەکی زۆر خەیاڵی وەرگرتووە. میدیاکانی ئەمریکا و بەریتانیا ئەڵێن ئەو پارەی کە وەری گرتووە لە بەرامبەر بەشداریکردنی نییە لە بەرنامەکەیە بەڵکو ئەو گۆرانیانەیە کە بۆ یەکەم جار لەسەر ستێج ئێڵێ لەو بەرنمەیە کە لە دووتێ ئەلبومە نوێکە بڵای کردوێتەوە. ئۆپرا خۆی یەکێکە لەوانەی کە هەموو کەسێک لەسەر ئاستی جیهان حەزەکە خواخواتی لەگەڵ بەرنامە بە دڵنیایی بەس ئەدێڵ لە بەرامبەر وتنەوەی گۆرانیەکانی بۆ یەکەمین جار لەسەر ستێج ڕاستەوە خۆ ملیۆنها دۆلاری وەرگرتووە. ئەمە و چەندین هەواڵی تریشمان ئامادە کردووە کە لە گەشتی هەواڵەکانە زانیاری زیاترە خەینە ڕوو. زۆر باشە ئاکام. با بچینە سەر ئەوەی کە باسە سەرەکیەکەی ئەمڕۆمان کە فستیڤاڵی فیلمە لە دهۆک کە چەند ڕۆژێکە دەستی پێ کردووە و گفتوگۆ بکەین لەسەر ئەوە. پێما بێ بەڕێز حەسەن عارف کە بەرپرسی ڕاگەاندنی فستیڤاڵی فیلمی دهۆکە ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمانایە. کاک حەسەن بەیانیت باش؟ سپێدا باش سپێدا هەمی بینێرێت کورسات باش. با من پێشەوەی ئاکامیش هەرچەنە هاوکارانم هەموو لێرە ئەمانەیە گفتوگۆیەکی بەیەکەوە هەمومان گفتوگۆکەین لەسەر بابەتەکە. با بڵێن فستیڤاڵی ئەم ساڵی فیلم لە دهۆک چۆن ئێوە ڕێکتان خست و ئەوانەی کە بەشدارن لە فستیڤاڵەکەیە ئەو کام فیلمانن کە بەشداریان کردووە؟ بەڵێ ئەوە بۆ دەمەکێ درێژێک و بەرهەڤیان باش و ئامادەکاریان باش تێنەکردن بۆ هەندێک و گەڕە هەشتێش فیلمە فستیڤاڵە دهۆکیان نێودەوڵەتی بێتە ئەنجامدان و خۆشحالی بە پازدەی vێمە هەیە چەند ڕۆژێت بۆریدا ڕۆژانە فیلمە فستیڤاڵە دهۆکیان نێودەوڵەتی دەست پێکردن و پرۆگرامەکەی تر و تەسەلوی باش ئەڤروکە کو ئەمێت ڕۆژە چارەم داشت فیلمە فستیڤاڵێک یا بەردەوام بێت حتا 22 هەوێ ڕاستی پشێوەیەکی گەلێکی باش و پرێکۆپێک یا پرێڤەت چەتن و نیشاندانا فیلمایان بەردەوامە دیسان هەر پێشکەشکردنا پەڵانلاژی بەردەوامە بۆ vê گەڕێیا فیلمە فستیڤاڵە دهۆکیان نێودەوڵەتی 94 فیلم پشکدارن ji van 94 filma 49 filmên biyanîne ku ji nêzik sîh welata pişikdarin dîsan ve 45 filmên Kurdî ne ku pêk tên ji kurtefilm û filmên dirêj û dîsa filmên dokumentarî. Belê. کاک حەسەن فستیڤاڵتان باش.
سلااو بۆ ڕێخەران من پرسیارێکم هەیە وەکو دیسکی هوەری کورسان نیوز لە پەراوێزی فێستیڤاڵەکانی ڕابردووە بۆ نمونە پانێڵ و سیمینار و کۆرس ئەنجامەدرا ئایا لە فێستیڤاڵی ئەم ساڵە پانێڵ هەیە پانێڵەکان لەسەر چیای چێ پێشکەشیەکات ئەگەر بە کورتی پێمان بڵیت بله روزانه ناف روزانه فیلم فستیوال دا پانل هنه پرانیا و درباره بیا و سینمای فیلم سازی و گیره داینه اگر بو نمونه ابروکه بیجم ما پانل که هی ساعت 11 هولا کنفرانس سال سرهند کارچه و سینما کردی پیش بخین چه پیش بکوید و چه فیلم سازی پتر رولی خوب ببیند که اول دیتا پیشکش کردن اجلای کاک مسعود عارف و شوکت امیر و دیسا سروک فیلم فستیوال امیر علی دهنا پیشکش کردن پیش چند روز دیجی و دو روز در بازوجی هبون دیسا پانل کل دور فیلم سازی افغان بود نابرا ولاتی کشبری دا کشلا در هنر صدیق برمک و هادو پیشکش کردن و چندی پانل دیجی ماینه ادوان دو روز دهاتی دا انشالله اوج دهنا پیشکش کردن کاک حەسەن لە بۆنە هونەریەکان بەتایبەت لە فێستیڤاڵە سینەماییەکان لە ئەوروپا و تەواوی جیهانە بەهۆی مەترسیەکانی کۆرۆنا ڕێکاری خۆپارێزی ئەگیرێتە بەر بزانین لە فێستیڤاڵی سینەمای دۆک لە هەشتەمین خول ڕێکار گیراوەتە بەر ئاستی بەشداریکردنی بینەران چۆنە ڕەنگە خۆتان ئاگادار بن لە فێستیڤاڵەکانی ئەوروپا بۆ نمونە بینەر سنووردارە بۆ کە ئەچنە ناو هۆڵەکانی سینەماوە جا بزانین لای ئێوە ڕێکارەکان چۆن گیراوەتە بەر بله بگمان پژیکا کووید 19 کو کرونا گله کارتکنه کری کارتکنه و هر آمازنجی کو پارسال 2020 هم نشون گرا هشت انجام داینو ما پاش خست بو گرجی ما هماهنگ یک باش کریت گل ریبریا گشتیا ساخلمیل پاریزگاه دو که بوند هاری کاریا مبکن بو جبهجگی نارنماین خو پاریزیه دیگه هندجی امش وان همی حولاتین خوشتیویت خازین اوی سردان هولن سینماییتین کو رنمان خو پاریزی درست جبهجب کن بو هنده کو پاراستی بنش شوی نخوشیه بو و گرجی راستی خود روزا وگرنه جی کو هر سال روزا وگرنه و فیلم فستیوال یعنی توقع 1000 حتی 1400 مروت کرد کو آماده بن لیش بر پژیکا کرونا و گرجش بر سنورداریا جه مدرسچان گیری کو خلق بشکدار بود یعنی لیبوری و گله خلق نشیا بشکدار بود و ام نشیان مکو مد خواست کو خلقی بشکدار بگین لاف مدا بلد گل هنده تارادگی باش که یعنی خلقی مسئله دانا هولت سینماییت بودیتنا فیلما دیسان هم تخوازین پتر بشکداری بکن و ایکش آرمانجد من و راستی هم بینر سینمایی زیده بکن پاریزگاه دو که هریما کورسانه بگیشتی لی دوباره هم داخوازش خلقی خود کن که دم سردان هولن نشاندان فیلمات کن رنماین خوب پاریزی درست جبه کن کو پیش دم جیما و کو آگهداریک بالاف کرد بو هر حوالاتی که خوشتوی بیت و سردان فستیوال بکرد هر چند بد هکر واکسین جنوارگیر بدوید ماسکی بکار بیند بله بەڵێ کاک حەسەن دیارە ئەم جۆرە فستیڤاڵانە کە ساڵانە ساز دەکرێت هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی فیلم سازان و بەرهێنەرانی فیلم بەریەک بکەون ئەمەش تا چەندە هۆکارە بۆ ئەوەی کە بتوانن گرێبەست واژوو بکەن بڕیار یان لە نێوان لایەنە جیاوازەکان ئەو کەسانی کە لە دەرەوەیەنە ناوخۆی هەرێم بۆ بینینی فیلمەکان و ئەوانەی کە پرۆژەیان هەیە وا بکەن کە فیلم بەرهەم بهێنن بله ابخو ایکش آرمان جن سرکی ین فیلم فستیوال دهوک یا نف دولتی او جهاندن همی سینما کاره ای تایبتیت کرد تاکر ام بحث فیلم فستیوال دهوک بکن یعنی تروجانت ودا فیلم در هنر و فیلم سازن کرد هرما کردستان الپارچ دین کردستان دیسان اروپا این جهنه ایگل وری و گلک پروژه داد ریجن دیسان و پیوندین گلک باشد گل فیلم سازن بیانی چتکن به هندر پاشاروج فیلمان برهمینن هر دیسان خوشحالی ود بیجین کو یعنی مسوگر اف فیلم فستیوالا بو اگر کو گلک ج فیلم سازن بیانی آن برهمینرین بیانی ج برای خدا دو کی و کو لوکیشن و فیلم خل وری درست کریه یعنی همشین بیجین فیلم فستیوالا دو یا بوی او درگه کو ادی یعنی سرنجا برهم هنر و فیلم سازن بیانی پراکش دیسان و لگهشتنا فیلم سازن کرجی راستیه و
ایکش مفایندی فستیواله کو پیوندی با خورتر لبین و دیسان آگه لیکو دو هبت دیسان پیک و بو پاشاروج پروژه بدانم بهنده کو فیلم سازی گشب کرد و ایدی بهرمینان فیلم کردی زیاده بد. بله. او فیلمانی که باشداری فستیوالی فیلمی دهوکیان کردووە زیاتر کام فیلمانن ولا چ بوارێکایە و فیلمەکان کاتەکانیان ئایا تەنها فیلمی درێژ بەشداری کردووە یا خود کورتە فیلمیش بەشداری فستیڤاڵەکەی کردووە؟ ئەو فیلمێت پشکدار بوون ڕاستی بابەتێن جدا جدا بخۆبەتگیرن با سەر ژینگەهێ هەیە سەر ئافرەتێ هەیە سەر مەسەلێت نەتەوی هەیە یعنی بابەتێن ژێک جودانە و سەبارەت فیلماژی دەستپێکی میشارەت بێدا فیلمە پێکتێنژی کورتە فیلمان دیسانژێ فیلمên dirêj û dîsan jê filmên dokûmentarî belê filmên dirêj hene hef filmên dirêj ku dê pêşberkiyeken bû dezveyînana xelatî dîsan 24 kurte film hene ku ew jî pêşberkiyetken bû dezveyînana xelatî dîsat gel 5 filmên dokûmentarî ku ew jî dîsat beşê competition dan zêdebarî van filma çendekê dî hene tenê bû nîşandan anku yani filmê cuda ne ne besîr kurt û an dirêj لب مخابنی و اجبر سالا در بازبوی و پژیکا کرونا برهمینان فیلم کردی یعنی نل آست حزمه بو لدیال هنده یعنی پشکداریا 45 فیلم کردی دویگر دا گلک باشه اگرم جدا یکی جیب کن پیشگرن در بازبوی دا یعنی آست فیلم کردی پتر لیهاتیه بله کاک حسن پرسیاری چیکا امسال هیچ باشی چیکتان بۆ فێستیڤالەکە زیاد کردووە مەبەستم زیاتر ئەوەیە مەسەلەن بۆ نمونە بەشی لاوان یعنی ئایا بیرتان لەوە کردوێتەوە کە لاوانیشان بدرێت ئیشەکانیان بخرێتە ڕوو بۆ ئەوەی داهاتوێکیان هەبێت لەو وارەیە بله خۆشحالی و سوپاسی و پەیمانگەها گوتێ ئەوە بۆ جارە چەندێ ئەوە و پارتنەرا فێستیڤالێت گەلمەدا و بۆ ئەف ساڵەژی پرۆژێ نوهات ڕاگەهاند بۆ ئەوان فیلم ساز و سینەماکارên گەنج ئەوێن حەزە کارێ سینەمایی هەی و gelek yani ژمارەکە زۆر یا گەنجان تێدا پشکداری کردە نوکەژی van ڕۆژانێ فستیڤالê da workshopێت wat berdewam min û pêş festîvalê jî workshopên online hebûn niket berdewam min biyavê derhênanê û dîsa sînaryoyê û dîsa wênekirinê û ev workshopêt wat berdewam min û şilayê kesanên gelek şaraza ve ev workshopetê neprêve birin mîna kesên wekî Sehîm Xelîfeyî derhênerekî Kurdê navdar e dîsan jî wekî Sedîq Bermegî ku derhênerekî Efxaniyê nasiyar e yani nikel berdewam min û di mahiya vî projeyê jî ev projê ji hejî meselen gencekî çi film hebe çi sînaryoyê yani heker bijin razîbûna dadvan el ser hebitin di piştevaniya malî lê hêtekirin û ew karê wî hey dête berhemînan ev yekîş xalîn herê giring bû bû vê gera festîvalê ku belê ew gencên heza filmsaziyê heye divên bêne biyavê sînemayê da dergeh hemî vekirîne û ew rê xweşkirina hey bû wana kul paşarojê berhemên baş berhem bînin بەڵێ کاک حەسەن دیارە ئاماژەت بەوە کرد کە لە هەشتمین فستیڤاڵی فیلمی سینەمایی لە دوهۆک ژمارەیەکی باش لە بینەرانی فیلم و ئەکتەران و هەروەها بەرهەمێنەرانی فیلم سەردانیان کردووە ئەوەی ئەم چەند ڕۆژە بەریان کەوتون سەرنج و تێبینیەکانیان چی بووە لەسەر فستیڤاڵی فیلم بۆ ئەوەی بەرهەمێنانی فیلم یاخود بینەرانی فیلم زیاتر ڕوو بکەنە سینەماکان و هەوڵ بن ئەم فستیڤاڵە هۆکارێک بێت بۆ هەنگاونان بۆ پێشکەوتنی فیلم ولام پیش دمجی اشارت بدار یعنی بر کو مخابنی و کل سالا در بازبوش بر پژیکا کرونا یعنی بر همینا خاصتا اگه بحث پارێزگاه دو که یعنی مخابنی و چه فیلم نبوینه اول یکیش داخل یکیش گازنده وان ولاتیا نویدین سرادان هولت سینمایت که یعنی بر کو جی اول نتشتکی کو دست کسکی بو بلکی پژیکا کرونا ریگر بو کو چه فیلم دریشین باش دو که برهم نه هر چند ایت ها دینه نگیرن ليش قناغا ليش بوست بريندكات بوست برودكشن قناغا بوست برودكشن دانا اويش غازندت هري ديارن يت وان خلقي سردان هولات كان ديسان و مج مخابني و ما يعني ما هولند باش يت سينما
هەکەت بێژن مەسەرەن هەکە بەحسێ بازاری بکەین ناو بازاری دانین بەلکی ئەفنکە هۆڵەمەیە سەرەکی و هۆڵە کۆنفرانسات بیت پیشێکی دیر بتش اش خەلکی بۆ هەندێ دەمی سەردانەوەیان چێت بتن بۆن یا زەحمەت بدەن لێ ئەڤەنە کو هەکەت بێژن وەکی ئەگەر بۆ فیستیڤالی زڤر بەلکی ژبەر و ماهۆڵێت سینەمای حتا نوکەژی دهۆکی حتا بەری چەند ساڵاژی پشتی ئەف مۆڵە چێ بوون هەندێک هۆڵێت چێ بووین ئەڤێک شەگەری سەرەکیە نەبوونە هۆڵە ئەگەر هۆڵ مشە بن ئێدی بێگومان دێ خەلک پتر شێت سەردانە هۆڵێن سینەمایکەت بۆ دیتنا فیلمان کاک حەسەن دوا پرسیار لە خولەکانی پێشووی فێستیڤاڵ ئەکتەر و دەرێنەرە ناسراوەکانی ئەوروپا و تەنانەت وڵاتانی دەوروبەریش بانکێش دەکران بۆ نمونە هەڵە نەبم لە خولی دووەم یا خولی سێم بێلاتار دەرهێنەری بەناوبانگی مەجەر بانکێشتی فێستیڤاڵی دۆ کرابوو ئایا ئەم ساڵیش ئەو ئەکتەر و دەرێنەرە ناسراوانە بانکێشتی فێستیڤاڵ کراون؟ بەێ ئەف ساڵەژی ژمارەکە باش یا فیلمسازên بیانی daxwast kirîne nikel dihokê yani amade ne pişikdarî festîvalê bûne heberînke jî îşaret navekê herê diyar diye da ku ev derhênerekî Efxaniye û Xudanê xelatê Golden Globe Sedîq Bermek nikel dihokê êkşwan kese dîsan derhênerekê dî jî ket bêjin asl Kurd e lê Almanya mezin bûye Talal Dêrkî ku ew jî muraşeh bû cayîza Oscar destxwe bînitin دیسان کسین وکی مینا حسین تاباکی دیسان نکه کامیلیا لارسون جیل وره وکو فوندا فستیوالا گوتنبورگی و گله که کسی دی آماده نه بیانی نکه نافروجان فیلم فستیواله ده و سالانه جی یعنی هم وی بزاویت که این بو هنده که پتر هم فیلم فستیوالا خوب دینه ناس کرن بو خلک بیانی هم جماره باش یا فیلم سازین بیانی داخواست که بین فستیوالا مبین و پشیکدار بن دیالمه. بله حسن عارف لێبسراوی ڕاگەاندنی خولی هەشتەمی فێستیڤاڵی نێودەوڵەتی دووەک سوپاس بۆ بەشداریکردنت سەرکەوتوو بن. بەڵێ سپاس بۆ میوانەکە سپاس ئاکەم سپاس بۆ ئێوە بەشدار بووی لە بەیانی کورسات نیوز و کۆمەڵێک زانیاری گرنگە بە ئێمەگەیان سەرکەوتوو بن میوانەکەشمان کۆمەڵێک بابەتی گرنگیگەن کاتژمێر دوونی و بینەری زانیاری زیاتری هەواڵ بەدڵنیایی سەرکەوتوو بن بەخێراتی سەرکەوتوو بن دەستخۆش